ئەمە زۆر کۆنە ئەوە چییە؟ ئەمە گوڵیە خەیە بەڵام ئیتر دوعاە پیانەوە سڵاو لێ بێ جلی کوردی لەبەر کردو بەردامە جلی کوردی شەو دەرەکەیتەوە جلی کوردی عنی ڕستەنایەتی و شارە ینی هەموو کەسێک بە جلی و بە شوناسی جل و بەرگی خۆی و ئەناسرێتەوە تەبان ئێمە کوردیش بە جلی کوردی بێ بناسرینەوە چەند دەست جلی کوردی هەیە؟ واللهی زۆرم هەیە ڕاستی نەمژاردووە بەخۆ لە تقریبا لەوانەیە 120 قاتێکم هەبێ 120 بەڵێ نایفەوتێنم من جل نافەوتێنم یەکی چەند جار لەبەرێ کردووە؟ ڕاستی ئێستا بەداخەوای لە تۆ یەک جار کە ڕسمێکە پێوە گریتر تەواو تااقەتە نابێت لە بەریکەیتەوە بەڵام من زۆر جار بەکاری ئەهێنمەوە بۆ نمونە کراسێک دووبارە لەگەڵ جلێکی ترا لەگەڵ کەوایەکی ترا لەگەڵ هێلێکی ترا بەکارمێنەوە تا پارچەکان ئاڵگۆڕ پێکەم ئەو کاتە جوانەیەکی زیاتری ئەبێت باشە ئەگەر چەند جارێ لە بەریکەیتەوە چی لە مۆزوعەکە گۆڕێ؟ واللهی هیچ ناگۆڕێ ناڵم ئەگەر خۆتە غیراتی تیا بکەیت و گۆڕانکاری تیا بکەیت جوانتر ئەبێ و گوناحە بەڕای من گوناحە جل بفەوتێنیت ئێستا بۆ نمونە جلی کۆن ئێستا ئەم جلانە هەموو هی کۆنە زۆر کۆنە هی خەڵکی و سەردەمەکە مردون وەفاتیان کردووە جلەکان هەرماوە تر هەر چەند جوانە ڕستەنایەتی پێوە دیارە و گوناح نییە بیفەوتێنی تەمەنی چەندم کراسی بەرێ؟ واللهی وە خاتونێکی زۆر ئازیز زۆر هیلاک بوو پێم وەتام دیزاینی بۆ بژاردن خاتونی هەیەت کە دەستخۆشی لێکم لێرە سوپاسەکەم ئەم جلانەی بۆ تەنسەر کردم دوێی نەبێ بەخوا ئەگەر بڵەمی ساڵی هەفتاکانە چونکە خۆی زۆربەی شتەکانی ئەو ساڵانەیە کە هەڵی گرتووە و دیزاینی کردو بەری خاتونێکی سلێمانیەکە و کاتە لە بەری کردووە بەڵێ زۆر کۆنا هەم کڵاوەکە هەم سەرشانەکە ئەمە و ملوانکەکە یعنی ئەمانە هەمووی ئێستا دروست ئەکرێتەوە بەڵام بە ئەمە زۆر کۆنا ئەوە چییە؟ ئەمە گوڵیە خەیە بەڵام ئیتر دوعاە پیانەوە گوڵیە خەیە و بەڵام ئیتر بۆنێکی زۆر خۆشی لێ ئەم چی پێڵەن بیریشم تۆ مێخەک بەڵێ مێخەکەەوە کۆنە؟ ئەوە نەکۆنە بەڵێ ئەم ملوانکەش زۆر کۆنە ئیتر کەواکە بە هەمان شێوە وەختی خۆی ئەوە دووریوان و ئەو کەوای تۆ ئەستورە بەری پێوەیە بەڵێ کەوای جاران بەری پێوە بۆ بەڵام کەوای ئێستاوا نادوورێت باشە قسەیەکە هێڵێن لە کۆنە کەواکان وەکو لێفەوە بۆ ناوکی لۆکەی تێکراوە واللهی شتێکی وان بیستوە منیش بەڵام زیاتر بینیمە بەری پێوە بووە ئەو گەرمامە هەمووی سەرماتی بەس من گەرمامۆنە ئەستورە